إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، مردن لە ڕێگای هەموماندایە. مردن شتێکە هەمومان دەبێ ناخۆشی و ناڕەحەتیەکەی بچێژین، بەڵام خاڵێکی گرنگ لێرەدا هەیە. مردن بۆ ئینسانی ئیماندار جیابوونەوەیەکی کاتیە لەگەڵ دۆست و خۆشەویستەکانی. لەگەڵ هەندێک خۆشەویستی جیا دەبێتەوە ئیمانداری بەهەشتی دەڕوات بۆ لای هەندێک خۆشەویستی تری کە لەو دنیایە. لە هەندێک جیا دەبێتەوە دەڕوات بۆ خزمەتی هەندێکی تر. بەڵام دوای مردن بە یەکگەیشتن هەیە. ئەوانەی کە مردوونە لە پێش ئێمە خوالیان خۆش بێ، بێگومان ڕۆژێک دێت بە مردنی ئێمە ئەگەر هەردوو لامان بەهەشتی بین، بە ئیزنی خوا هەر لە دوای مردنمان بە یەک دەگەین. دەگەین بە ئەو ئازیزانی کە لە پێش خۆمانەوە بە خاکمان سپاردن. بەڵێ، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ: إذا ولي أحدكم أخاه فليحسن كفنه. هەر کەسێک لە ئێوە کفنی برایەکی خۆی کرد، با بە جوانی کفنی بکات، کفنێکی جوانی بۆ بکات، کفنێکی پاکی بۆ بکات. بۆ فإنهم يبعثون في أكفانهم ويتزاورون في أكفانهم. چونکە ئەو مردوانە لەو کفنەدا زیندوو دەبنەوە و بەو کفنەوە زیارەت و سەردانی یەکتری دەکەن. حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵگەی لەسەرەوەی بەختەوەرە بەهەشتەکان، ئەو مردوانی کە بەهەشتین و بەختەوەرن لە ناو گۆڕەکانیانە سەردانی یەکتری دەکەن، هەروەکو چۆن ئێمە لە دنیادا سەردانی یەکتری دەکەین بە خامەکانی بەریانەوە و بەپێی حەدیثی تر بەو جلوبەرگی کە جلوبەرگی ئەهلی بەهەشتە. چونکە هەر ئەوەندەی ئینسانی ئیماندار جوابی سێپرسیارەکەی ناوگۆڕی دایەوە، خوای گەورە دەفەرمێ: وەلبیسوه من الجنة. جلی بەهەشتی لەبەر بکەن، کەواتە مردوەکان سەردانی یەکتری دەکەن. مردووە ئازیزەکانمان ئەوانی کە بەهەشتین، بەخوا کەسێک مردووە باوکی بەهەشتیە، بەخوا سەردانی باوکێکە لە ناو گۆڕەکەیدا، بەڵام ئەو ژیانە چۆنە ئێمە نایزانین. سەردانی مناڵەکانی خۆی دەکات، مناڵەکانی سەردانی دایک و باوکیان دەکەن، سەردانی خزم و کەسوکارەکەی دەکات لە ناو گۆڕدا. بۆیە ئەوان ژیانێکی تایبەتی خۆیان هەیە. ئەوانەی کە بەهەشتین زۆر دڵخۆشن وەک ئێمە نین. سەردانی ئەوان خەم و خەفەت و گوناه و حەسادەت و ناخۆشی و خەم و خەفەتی تیان نییە. سەردانیەکی خۆش، چونکە بەختەوەر و دڵخۆشن. بۆیە دڵنیا بە لە دوای مردن بە یەکگەیشتن هەیە. ئیمام عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، کاتێک کە حەسر کرا لەلایەنی توندڕەوەکانەوە، بەڵێ ئیمامی عوسمان ڕەزای خوای لێ بێ فەرمووی: خەوم بینی، ئەم شەو خەوم بینی. لە خەومدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە خەوم. جاریوە مردوەکانمان لە خەومانە سەردانیمان دەکەن، کاتێک کە خەو دەبینن سەردانیمان دەکەن. بەڵێ، ئەوەی شڵات جومعەی تایبەت باسی ئەوە دەکەین مردوەکان بۆچی سەردانی زیندوەکان دەکەن، بۆچی دێنە خەوی زیندوەکان، هۆکارەکان چین. ئەوە ئینشاڵڵا تایبەت باسی دەکەین ئەگەر خوا تەمەن باقی بدات. ئیمامی عوسمان ڕەزای خوای لێ بێ فەرمووی: ئەم شەو خەوم بینی. لە خەومدا پێغەمبەری خوان بینی صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێ بێ. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم: ئەی عوسمان، بەیانی بە ڕۆژوو بە، چونکە لای ئێمە فتارەکەیتەوە، لای ئێمە فتارەکەیتەوە. بۆیە فەرمووی: ئەمڕۆ دەکوژرێم. بێگومان کوژرە،
شهید کرا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. لە دوای مردن یەکسەر ئیمانداران بە یەک دەگەن، وەڵڵاهی دوای چەند چرکەیە کە دەمریت دەگەی بە خۆشەویستەکانی خۆت ئەگەر بەهەشتی بی، والله دەگەی بە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، دەگەی بە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دەگەی بە پیاوچاکان و خواناسان سەردانیان دەکەی، ئەوانی سەردانی تۆ دەکەن ناو گۆڕدا. بەڵام چۆن ئەو ژیانە ئێمە نایزانین، کەواتە مردوەکانمان سەردانی یەکتری دەکەن، بێگومان ئەوانەی کە بەهەشتی. ئیمام عوسمان ڕەزای خوای لێ بێ دوای چەند ساڵێک تقریبا 25 ساڵێک دوای کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جیا بووە ئەو وفاتی کرد و دوای 25 ساڵ ئەمیش وفاتی کرد و بە یەک گەیشتن. لەگەڵ ئیمام ئەبوبەکر چەند ساڵێک، لەگەڵ ئیمام عومەر ڕەزای خوای لێ چەند ساڵێکی کەم بوو. بۆیە مردوەکان بە یەک دەگەن و سەردانی یەکتریش دەکەن. مردن جیابوونەوەیەکی کاتیە بۆ ئینسانی ئیماندار، بەڵام لە دوای مردن دەگات بە خۆشەویستەکان و دەگات بەو کەسانی کە خۆشی دەوێن، ئەو کەسانی کە بەختەوەرن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع الصغیرە دەفەرمێ: أرواح المؤمنين في أجواف طير خضر تعلق في أشجار الجنة حتى يردها الله إلى أجسادها يوم القيامة. روحي إيمان دار إما لا شمان دمري، روح ما نامري، روح مردني بسر دانايا تنها لا شمان دمري، روح دردچێت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ڕۆحی ئیماندار، ڕۆحەکانی ئیماندار، ئەوەی کە ئیماندار بێ و بەهەشتی بێ، خوا لەو کەسانەمان بگێڕێ. ڕۆحیان لەکوێیە؟ ڕۆحی ئەوان لە ناخی باڵندەیەکی سەوزایە، بەڵام باڵندەکە چۆنە ئێمە نایزانین. ڕۆحیان وەکو باڵندەیەکی سەوزی لێ هاتووە، بەڵام قەبارە و حەجمی چۆنە ئێمە نایزانین، شێوازی چۆنە نازانین، بەس تەنها باس کراوە ڕەنگی سەوزە. چی دەکەن؟ لە ناو بەهەشتان دەفەرمێ بۆ خۆیان لە دارەکانی بەهەشت دەخۆن، لە ڕووبارەکانی بەهەشتیش دەخۆنەوە حتا ئەو ڕۆژەی کە ڕۆژی قیامەت دێ، خوای گەورە ڕۆحەکان دەگەڕێنەوە بەناو لاشەکانیان. کەواتە ئەوەی بەهەشتی بێ سوێن بەخوا ئێستا ڕۆحی لە بەهەشتایە بۆ خۆی دەسۆڕێتەوە و دەخوا و دەخواتەوە. بۆیە مردوەکان یەکتری دەبینن، ڕۆحیان هەمویان لە بەهەشتایە. ئەوەندە خۆشە لە دوای مردن کە بەهەشتی بی دەگەی بە ڕۆحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بە ڕۆحی هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، بە ڕۆحی هەموو ئیمانداران و سەحابە و خواناسان، ئەوەی کە ناوی بیستەوە نەیبیستەوە هەمووی دەبینی، بەس تەنها ئیماندار بۆ بەهەشتی بە ئیزنی خوا هەوڵی بۆ بدە. ئەوەندە هەوڵ بۆ میرات کۆکردنەوە ئەدەی زۆر زیاتر هەوڵ بدە بە قیامەتەکەی خۆت، بۆی بەهەشت بێتە میراتی تۆ ئینشاڵڵا بەرت کەوێت، لەو بەهەشتە بێبەش نەبیت. کەواتە ڕۆحی ئیماندار لەگەڵ ڕۆحی پێغەمبەران و سەحابە و تابعین و پیاوچاکانە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە سەردانی گۆڕستانی دەکرد دەیفەرموو چی؟ وإنا إن شاء الله بكم للاحقون. ئێمەش بە ئینشاءڵڵا بە ئێوە دەگەین بە ئێوە. بەچی دەگەین؟ واتە بە ڕۆحی ئێوە دەگەین. کەواتە ئینشاءڵڵا ئیمانداران لە دوای مردنیان ڕۆحیان دەگا بە یەکتری. سوێن بەخوا ئەوەی کە لە پێش ئێمە و مردووە بەهەشتی بێ، لە باو باپیر و ننک و داپیرەمان خوالیان خۆش بێ، ئەوانەی کە بەهەشتی بن والله هەمویان ئێستا بەیەکەون، ڕۆحیان بەختەوەرە دڵخۆشە لە بەهەشتان، بەڵام ئێمەش لە مەینەتی و خەم و خەفەت و ناخۆشی و ناڕەحەتیای. بۆی ئیماندار لە دوای مردنی ڕۆحی لە بەهەشتایە و یەکتریش دەبینن. بەخوا باوکت مردووە پێش تۆ بەخوا دەیبینی، دایکت مردووە، مناڵت مردووە، برات خوشکت کە سوکارت هاوڕێت ئازیزت مێردت خێزانت هەمووی والله پێی شاد دەبیتەوە دوای مردنت بەو مەرجەی کە تۆ ئەوش بەهەشتی بن بە ئیزنی خوا. کەواتە مردن جیابوونەوەیکی کاتیە. خۆشەویستان، مردن لێکترازانێکی کاتیە بۆ ئینسانی ئیماندار. بۆ کەسانی کە ئیماندارن لێکترازانێکی کاتیە و جیابوونەوەیکی کاتیە. بە هەندێ خۆشەویستی خۆت دەگەی، هەندێ ئازیزی خۆت لە هەندێکیشی جیا دەبیتەوە. ئەوەی کە لە دنیادایە بەجێی دەهێڵی لە خۆشەویستان و ئازیزانت، ئەوەشی کە مردووە لە پێش تۆوە بەوان دەگەیت و بەوان شاد دەبیتەوە.
ئەوانەمان باوکمان مردووە، دایکمان مردووە، براو خوشک و مناڵمان مردووە. ئایا ئێمە تا مەزڕۆی بینین ئەوان نین؟ بێگومان بەڵێ، دڵنیا بە لە دوای مردن پێیان دەگەی، پێیان شاد ئەبیتەوە. چەندێ خۆشە بڵێ باوەگیان ئەمە تۆی، دایەکیان کوڕەکەم، کچەکەم، براکەم، خوشکەکەم، خێزانەکەم، مێردەکەم، هاوڕێکەم، ئەمە تۆی، بە یەک شاد ببنەوە لە دوای مردن. ئەوە دڵنیا بەلەوە لە دوای مردن بە کەسانێک شاد ئەبیتەوە کە تا مەزڕۆی بینینیانی. و ئەمانشی کە زیندون ئەوانش هەردێن بۆ لای ئەوان، چونکە هەمومان دەبێ بمرین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری هاتووە، فەرمی جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ هەموو ساڵێک یەک جار ئەهات بۆ خزمەتم قورئانی پێ دەورە کردمەوە، هەموو قورئانی پێ ئەوتمەوە، هەموو ساڵێک دەورەیەکی بە پێغەمبەری خوا دەکرد صلی الله عليه وسلم. بەڵام ئەم ساڵ 2 جار دەورەی قورئانی پێم کردەوە، بۆیە وا ئەبینم کە مردنم نزیک بۆتەوە، مردنم نزیکە. ئەو ساڵە وفاتی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بە فاتیمەی کچی خۆی فەرموو ڕەزای خوای لێ بێ، فەرمووی ئەی فاتیمە وإنك أول أهل بيتي لحاقا به فبكت. فەرمووی ئەی فاتیمە من ئەم ساڵ ظاهیرەن دەمرم، چونکە ئەم ساڵ جوبرەئیل 2 جار هاتۆ بۆ لام بە پێچەوانەی ساڵەکانی ترەوە. بەڵام ئەی کچەکەم، ئەی جگەرگۆشەکەم، ئەوەت با پێ بڵێم یەکەم کەسێک لە کەسوکاری من کە بە من دەکات لە دوای مردنم تۆی، لە دوای مردنم کێ بە من دەگا؟ یەکەم کەس تۆ، کەواتە ئەگەر تۆ ئاگادار بە کاتێک کەسێکت دەمرێ، ئەو کەسێک کە بە دوایە دەمرێت ئەگەر هەردووکیان بەهەشتی بن ئەوە یەکەم کەسە پێی گەشتووە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خەم مەخۆ، هەر ئەوەندەی کە من دەمن و دوای ماوەیەک، دوای چەند ساڵێک تۆش بە من دەگەی، واتە جیابوونەوەکەمان جیابوونەوەیکی کاتیە. بۆیە فاتیمە ڕەزای خوا لێ بێ دەستی کرد بە گریان، دەستی کرد بە گریان، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە دوای مردنم بە من دەگەیت، چونکە فەرمی دەمرم و وەفات دەکەم. بەڕاستی کارەساتێک قورسە مردنی دایک و باوک، مردنی مناڵ و ئەمانە کارەساتێکی زۆر قورسە، سەبری دەوێ، خوا سەبرت پێ بەخشێ. بۆیە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم بە من دەگەیت، کەواتە ئیمانداران لە دوای مردنیان بە یەک دەگەن. باوکت مردووە ئەی فاتیمە، باوکت مردووە صلی الله عليه وسلم، دڵنیا بە دوای چەند ساڵێک دەگەی بە باوکی خۆت. خوایگیان ئێمەش بە باوک و دایک و برا و خوشک و کەسوکار و مناڵەکانمان کە مردوونە شاد بکە یا رب العالمین. خوایگیان آخرمان بەخێر بگێڕە، لە دوای مردنمان ڕۆحمان شاد کە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، مردن لێکترازان و جیابوونەوەیەکی کاتی نێوان خۆشەویستان و ئازیزانە. لە دوای مردن بە ئیزنی خوا بۆ ئەهلی بەهەشت و بۆ بەختەوەرەکان و خۆشەویستانی خوا دووبارە بەیەگەشتن هەیە. بەیەگەشتن هەیە بۆ کەسانی کە لە پێش تۆ ڕۆشتونە لە کەسە نزیکەکانت، لە خزم و لە برادەر و دراوسێکانت، لە دوای مردنیان بە ئیزنی خوا بە یەک شاد دەبینەوە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە بە مەرفوعی واتە هاتووە لە پێغەمبەری خوا وەساسم، لە عەبدوڵای کوڕی عەباسیش هاتووە کە هەردوویان ڕیوایەتیان کردو. طبعا ئیمامی عەبدوڵای کوڕی عەباسیش لە خۆیەوە قسەیە ناکە، دەفەرمێت خوای گەورە لە ڕۆژی قیامەتا چی دەکا بۆ ئینسانی بەهەشتی؟ إن الله ليرفع ذرية المؤمن إليه في درجته وإن كانوا دونه في العمل لتقر بهم عينه. لروشي قيامته باوك پلەیەکی بەرزی هەیە، دایک پلەیەکی زۆر بەرزی هەیە، مناڵەکانی لە خوار ئەوەون، واتە باوکەکە پلەی زۆر بەرزە، مناڵەکانی لە خوار ئەوەون، پلەیان نزمترە لە بەهەشتە. خوای گەورە و میهرەبان مناڵەکانیش دەگەیەنێتە ئاستی باوک و دایکیان، هەر چەندێک ئەوان کردەوەکەیان کەمترە وەکو باوک و دایکیان نابن. بەڵام بۆچی خوای گەورە وا دەکات؟ بۆ ئەوەی ئەو باوک و دایکە دڵخۆش بن، دایک و باوک دڵخۆش بن. کەواتە ئەمە بەیەگەیشتنە
تۆ لە خوار باوکتەوەی لە خوار دایکتەوەی پلۆپایەکەت، بەڵام بۆی دایک و باوکت دڵخۆش بێ خوای گەورە پلۆپایی تۆش بەرز دەکاتەوە بۆ ئاستی ئەوان. بۆیە خوای گەورە فەرمی والذین آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم وما ألتناهم من عملهم من شيء. بۆ ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس فەرمووی وما نقصنا الآباء بما أعطينا البنين. خوای گەورە دەفەرمی ئەو کەسانەی کە ئیماندارن ئەوانەشی کە لە زوڕیەتەکە و لە نەوەکانی شوێنی دەکەون و ئیماندارن بە هەمان شێوە، خوای گەورە دەفەرمی ئەلحقنا بهم، مناڵەکان و نەوەکانیشیان دەگەیەنین بە باوک و دایکیان بەبێ ئەوەی لە کردەوەی باوک و دایکیان کەم بکەین. واتە باوکت کردەوەکانی کەم نابێتەوە، بەڵام کردەوەی مناڵەکان بەرز دەبێتەوە بۆ ئاستی دایک و باوک بۆی لەگەڵ دایک و باوکتا بژیت. هەروەکو چۆن لە دنیادا لەسەر سفرەیە کۆ بوویتەوە لەگەڵیان، ڕۆژێک دە بە ئیزنی خوا بەهەشتی بین هەمومان لەگەڵ دایک و باوک و کەس و کارمانە لەگەڵ نەنک و باپیرەمانە لەسەر سفرە کۆبین و نان دەخۆین لە بەهەشتی پڕ لە ناز و نیعمەتە. بۆیە تاماین ڕێزی یەکتری بگرین کە مردین جارتن ناگەڕێینەوە. ئیمامی بیلالی حەبەشی ڕەزای خوای لێبێ لە سەرەمەرگا بوو لە شام، خێزانەکەی زۆر گریا، فەرمی وا حوزناه، ئەی هاوار چەندێ خەمبارم چەندێ بێتاقەتم تۆ دەمری ئەی بیلالی حەبەشی. فەرمی وا مەڵێ وا فەرەحە، ئەی چەندێ دڵخۆشم چەندێ خۆشە کە دەمرم. بۆ غدا نلقى الأحبة محمدا وصحبه صلى الله عليه وسلم. آخر من بياني دقم بيغمري خوا صلى الله عليه وسلم دقم بالصحابة كان بويا آي چني خوشك دمرم بيان دقم غدا نلقى الأحبة دقم بخوشويستكاني خوم كدمرم دقم بوان كواتل دواي مردن دقي بكومالي آسيس كومالي اللي دز دا بجياند هشت بلام دوري بولاي كساني خوشويست كچن ساڵە ناند بینیوە، هەنێکیان هەر ناند بینیوە هەر ناناسی، بەڵام لێوێ دەبینیت بە ئیزنی خوا. کەواتە مردن بۆ ئینسانی ئیماندار زۆر خۆشە، دەگا بە ئازیز و خۆشەویستەکانی کە چەند ساڵە لێویان دابڕاوە. خۆشەویستان، مردن جیابوونەوەیکی کاتیە بۆ ئینسانی ئیماندار. لە دوای مردن بە ئیزنی خوا بە یەگەیشتن هەیە، ئەوان دەمرن لە پێش ئێمە، ئێمەش لە دوای ئەوانەوە دەمرین، وردە وردە کشتمان دەمرین، بەڵام ڕۆژێکیش دێ هەمومان کۆ دەبینەوە بە ئیزنی خوا. یەک بە یەک مردوەکان دەچن بۆ لای یەک و کۆ دەبنەوە، کۆبوونەوەیەکی بێ بچڕان. ئێمە لە دنیادا کۆ دەبینەوە، بەڵام دوای لە یەک دەبچڕین. کچەکەت شوو دەکا و لە دایک و باوکی جیا دەبێتەوە، کوڕەکە ژن دەهێنێ و جیا دەبێتەوە. بە مردن لە یەکتری جیا دەبینەوە، بەڵام لە بەهەشتا جیابوونەوە نییە، لە یەکترازان نییە بە هیچ جۆرێک، کۆتایی بە هەموو شتێک دێەوەی کە لە دنیادا هەیە. خۆشەویستی خوا فەرمیە صلی الله عليه وسلم ئەمە هەواڵێکی بخۆشە بۆ ئەو کەسانی کە مناڵیان مردووە بە مناڵی. مناڵت مردووە پێش بالغ بوون، خێزانت مناڵی لەبار چووە، مناڵەکەت بچووک بوو لە دەستت داوە لە دوای 4 مانگی. خۆشەویستی خوا فەرمیە صلی الله عليه وسلم کە لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە، ئەفەرمی هەر دایک و باوکێکی مسلمان 3 مناڵیان بمرێت بالغ نەبوو بێتن، خوای گەورە بە فەزڵ و ڕەحمەتی خۆی ئەو دایک و باوکە دەخاتە بەهەشتەوە. 3 مناڵیان لە پێش خۆیانەوە ناردووە، واتە مناڵەکانیان لە خوار 12 و 13 و 14 ئیتر لە 4 مانگی و هەتا بالغ بوون، ئەو مەسافەیە. بەڵێ خوای گەورە بە فەزڵ و ڕەحمەتی خۆی دەیان خاتە بەهەشتەوە. خوای گەورە دەفەرمێ بە مناڵەکان دەڵێ، دەفەرمێ بڕۆنە بەهەشتەوە، فيقال لهم ادخلوا الجنة فيقولون حتى يدخل أبوانا الجنة. پێیان دەوترێ مناڵەکان بڕۆنە بەهەشتەوە. ئەگەر مناڵەکە 4-5 مانگیش بێ، دڵنیا بە دەبێتە مرۆڤێکی کامل لە بەهەشتا، هەر بە مناڵی نامێنێتەوە. عمری ساڵێکە لەگەڵ من و تۆدا تەمەنی یەکە، گەورە دەبێت. پێیان دەوترێ بڕۆنە بەهەشتەوە، ئەوانیش دەڵێن ناڕۆینە بەهەشتەوە هەتا دایک و باوکیشمان لەگەڵمان نەیەتە بەهەشتەوە. خوای گەورە دەفەرمێ ادخلوا الجنة أنتم وأبواكم، کەواتە مناڵ شەفاعەت بە دایک و باوکی خۆی دەکا.
خوای گەورە دەفەرمێ خۆتان و دایک و باوکیشتان بڕۆنە بەهەشتەوە. بۆیە بەخوا ئەو مناڵەی کە لە پێش خۆت و نەقلت کردووە 4 مانگە 6 ساڵێکە 2 ساڵە 5 ساڵە 10 ساڵە بەخوا ڕۆژێک دێت دەرگای بەهەشتت بۆ دەکات و دەڵێ باوی گیان دایگیان فەرمووەرە بەهەشتەوە. دڵنیا بە ئەو مناڵە بچووکەش کە نەقلت کردووە لە پێش تۆ ڕۆژتە بۆ قیامەت ڕۆژێک دێت بە ئیزنی خوا بەهۆی ئەوە دەتخاتە بەهەشتەوە پاش ڕەحمی خۆی. بۆیە سپاسی خوا بکە گەر مناڵێکت مرد لە دەستت داوە دانەیە کە دوانە سیانە خێزانت لە باری چۆ یاخود لە دەستان داوە ڕۆژێک دێ ئینشاءالله پێیان شاد ئەبیتەوە دڵنیا بە دەرگای بەهەشتت بۆ دەکەن و بە فەرمانی خوای گەورە. چی دەوێتر کاتە ڕۆژێک دێت بەو مردووە شاد ئەبیتەوە چونکە ئەوان تاوانیان نییە. خۆزگای ئێمەش بۆ مناڵی بمردینە خۆزگای. آخر خاڵ باسی دەکەم بە ئیزنی خوا. خۆشەویستان مردن لێکترازان و جیابوونەوەیکی کاتیە بۆ ئینسانی ئیماندار. لە دوای مردن بە هەمان شێوە بە پشتیوانی خوا بۆ ئەهلی بەهەشت بەیەگەیشتن هەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک ئینسانی ئیماندار ڕۆحی دەکێشرێ. ئەم ئەثەرش ئەم حەدیثش بە هەمان شێوە ڕیوایەت کراوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مەرفوعی و لە ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنصاریشەوە کە صحیحە و سەحابەش هەر شتێکیان فەرموو غەیبی بوو قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ئینسانی ئیماندار کاتێکە ڕۆحی دەکێشرێ هەر ئەوەندەی کە ڕۆحت کێشرا ئەو ڕۆحەی تۆ دەگات بە ڕۆحی ئیماندارەکانی کە لە پێش تۆ مردوونە. ئەمە حەدیثی صحیح کەواتە ئەگەر پرسیاریان لە تۆ کرد مردوو چۆن هەواڵی زیندوەکان دەزانێ ئالەم ڕێگایەوە دەزانێ و جاری واشەیە خوای گەورە شتێکیان پشتیان پێڵێ و کردەوەکانی ئێمەی زیندوو بەبەی حەدیث کردەوەکانی ئێمەی زیندوو پیشانی ئەوانە درێ. بۆیە ئاگایان لە حاڵی ئێمە هەیە لە ڕێگای قەونە ئەچی بۆ قەبرەکەی نە لە ڕێگای وەی کە خوا پیان دەڵێت بەو شێوەیە کە خۆی دەزانێت. بەڵێ دەفەرمێت کاتێک ئەو ئینسانی ئیماندارە مردووە ڕۆحی دەڕوا بۆ لای ئیماندارەکانی پێش خۆی کە مردوونە لێی کۆ دەبنەوە. ئەمە باسی ڕۆحی ئەهلی بەهەشتەکەم خوا لەو کەسانەمان بگێڕێ. ئەمجا دەڵێن مردۆ کۆنەکان دەڵێن وازی لێ بێن چونکە ئەو لە دنیاوە هاتۆ ناخۆشی و ناڕەحەتی بینیوە ڕۆحی دەرچووە با تۆزەی ئیسراحەت کە ئەمجا پرسیاری لێەکەین. یەکێک دێتە پێشەوە لەوانە دەیناسێ بزانە کەسێ نزیکی خۆیەتی ئەڵێ فڵان کەس چەند ساڵێکە مردووە فڵان کەسی کوڕم چیەکە فڵان کەسی کچم چی ئەکا خێزانەکەم چی ئەکا ئەو دەڵێ پیاوەکەم چی دەکا ڕۆحیانەتەکە پرسیار لە مردۆ تازەکە کەن چونکە ئەم تازە معلوماتی پێ خێزانم شووی نەکردووە شووی بەکێ کردووە پێڵێ کچەکەت شووی بە فڵان کەس کردووە کوڕەکەت ژنی لە فڵان کەس هێناوە لە فڵان شوێن براکەت ئابە و شێوەی ژنی هێناوە خوشکەکەت بەو شێوە شووی کردووە فڵان کەس پرسیارەکەن مردۆ کۆنەکان پرسیار لە مردۆ تازەکە ئەکەن کەواتە ڕۆحیان بە یەک دەگا بەخوا ڕۆژێک دێت دەمریت باوکت دەڵێ ڕۆڵێکیان فڵان کەسی کوڕم چۆنە چێکە کچەکەم چێکە ئەی مناڵەکانی خۆت چۆنە مناڵەکانی فڵان کەس چۆنە ئەی دایکتان چۆنە ئەوڵێ دەڵێ باوکت چۆنە. بەڵێ ئابە و شێوەیە مردۆکان ئەوەی کە لە دنیادا ناسیوێتی لەوێ پێی دەوتری ئەمە فڵان کەسە مردووە خزمەکان و کەسە نزیکەکان و ئازیزەکانت هەمویان لە تۆ کۆ دەبنەوە پرسیار لە تۆ دەکەن. ئەمە ئەهلی بەهەشت تۆش ئەوەی معلوماتت هەیە تازە ئینسانێک پارەکە مردووە لەگەڵ ئەم ساڵە فەرقی ئەوەی کە ئەم ساڵ مردووە معلوماتدا کابرای پارەکە کابرای 10 ساڵە مردووە لە ڕێی مردووە تازەکان و بەردەوام هەواڵە زانیە. بەڵێ ئەمجا مردوەکان پرسیاری نەفەرێکەکەن ئەڵێن ئەی فڵان کەس چۆنە خەریکی چییە مردۆ تازەکە دەڵێ فڵان کەس لە پێش منەوە مرد وەڵا فڵان کەس پێش من مردووە. ئەو کاتە مردۆ تازەکان ئەڵێن ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون فڵان کەس کەواتە چوو بۆ جەهەنم. مردوەکان دڵنیا دەبنەوە جاری وای کەسێ پرسیار باوکی دەکا پرسیار دایکی دەکا پرسیاری کوڕ و کچێکی خۆی و خزمێکی خۆی و ناسیاوێکی خۆی دەکا مردۆ تازەکەش ئەڵێ ئەو پێش من مردووە چۆن نەهاتۆ بۆ لای ئێوە. ئەو کاتە دڵنیا دەبنەوە مردوەکان هەمویان فڵان کەسی ئازیزی ئەوان لە دۆزەخدایە پەنا بەخوای گەورە. کەواتە ئاگاداری خۆمان بین
مردوەکانمان لە دوای مردنیان بە یەک دەگەنەوە بە یەک بەسەرهاتێک کۆتایی بۆ تارەکە دەهێنن بە ئیزنی خوا. یەکێک لە پیاوچاکان کە ناوی عەبدولواحیدە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ شەوێک پێغەمبەری خوا هاتە خەوم صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر و عومەر و کۆمەڵە سەحابەدا بوو لە شوێنێکا وەستا بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوەڕێی چیت لێرا وەستاوی بەس ئیماندار بە خوا بەرزت دەکاتەوە خوا قەدر و ڕێزت پێ دەبەخشێ بەس ڕازگۆ بە لەگەڵ خوادا. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم چاوەڕێی بوخاریمە بوخاری ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامی بوخاری کە هەومان دەیناسین کە خاوەنی باشترین کتابە لە دوای قورئانی پیرۆز کتابی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ڕۆژەکە و کاتەکەم دیاری کرد چ سەعاتێک خەوم بینیوە شەو و ڕۆژەکەیش دوای چەند ڕۆژێک جاران وەک ئێستاشت بڵاو نەبووە هەواڵ بە ئاسانی نەدەگەیشت ئەو کاتێکە دیاریم کردبوو لەو کاتەدا لەو ساتەدا ئیمامی بوخاری وفاتی کرد بوو ڕەحمەتی خوای لێ بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابە چاوەڕێی ئیمام بوخاریان بوو والله ئیماندار بە سوێن بخوا چەندەها بەسەراتی ئاوایە کە چەندە باسیشمان کردووە لە دوای مردنت ئەگەر ئیماندار بی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابە چاوەڕێی تۆیانە چاوەڕێی ڕۆحە پاکەکەی تۆیانە دەی ئیماندار بە لە خوا بترسە تەخوای خوا بکە بۆی لە دوای مردنت بگەی بە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بگەی بە سەحابەکان بگەی بە خۆشەویستان و ئازیزانی خۆت کەواتە مردن کات جیابوونەوەیکی کاتی و ڕۆژێک دێ ئینشاءالله هەمومان لە بەهەشتا کۆ دەبینەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوای لەگەڵ مردوەکانمانە لە بەهەشتا کۆمان کەیتەوە يا ربي خوای لەو کەسانە بین لە دوای مردنمان بە خۆشەویستانی تۆ شاد بینەوە یا رب العالمین خوای ئەگیان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی لە ناڕەحەتیان خوای ناڕەحەتیان لەسەر لابەری ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبەرکەی خوایە بۆ خاتی عەظەمەت و گەورەی خۆت آخرمان بەخێر بگەڕی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوای گیان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی لێمان تێک نەدەی دەستی زاڵمەکان بشکێنی یا رب العالمین آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.